خەڵکی ما ئەو شەوە هەموو چەند شەوە دێتە بازاری لۆ پێداویستەکانی جەژن لۆ خۆ دەکڕی تێکە لە یا چەرەزاتە لقمەیە جلکوبەر یا پێلاوە پێداویستەکان لۆ ماڵێ دەکردن هەر هەمویان هەموو ساڵێک باپیرانەوە لە مەمایتەوە لەناو عادەتی کوردەواری پێی خۆشحاڵین کە ڕەمەزانەکە بەستەر بەرزی خلاص بوو هەمووی دوو ڕۆژتێمان مایە لە کۆتایی ڕەمەزان داینە ئینشاءالله بەستەر بەرزی خلاص دەبین. نێزێکی عایدێت بیتەن شارەزاتی شەشەکەل پێویستێت عایدێ خەڵکی زۆرە ڕوێتەی کرێ شارەزات تا ساڵای مناسبە کیلۆ فەزاقی 3000-4000 کێمترە باوی کێمترە تشەپیجێک تۆپکە گران بووە گوڵە بە ڕۆژە سیمی بەس تشێکی وانییە خەڵکیش وازیوانێ باشە شکر بۆ خودای يلا امنالان بس 3000 افرتان بس 3000 ابرد پێشوازی لە ڕەمەزانی پیرۆزمان کردووە ئێمە وەکو بابەتی جلوبەرگی مناڵان بازار جوڵێک لە بازارە هەیە و گەرمگوڕێک لە بازارە هەیە بەپێی ئەوەی کە دوومان کەرەنتینە بووە ئێمە لە ماڵە بووین و کەسابەتمان نەبووە بەڵام سوپاس بۆ خوا بە حکمی ئەوەی کە خەڵک جلوبەرگی بۆ مناڵ پێویستەوە پێویستی بە جلوبەرگی مناڵ هەیە جوڵێک لە بازارە هەیە و ئێمەش کە لە دەربەنی خانین زیاتر بازارمان بە دوای نیوەڕان و شەوانە هەیە بە تایبەت شەوان زۆر دڵخۆشم خۆم ئامادە کردووە بۆ جەژن هاتووم ئەمڕۆ جلم کڕیوە کیلۆت و پێڵاو و تەنورەم کڕیوە ئیسەش ئەمەوێت جانتا بسێنم زۆر دڵخۆشم خەڵک خەریکی ئامادەکارین و شت سندن بۆ خۆیان و مناڵیان و تەنەقولات و شیرینی و شتە و پوشاک و خەریک ئەم شتانە کە خەریکن هەیەیانەکەن منیش تقریبان ئەمڕۆ دوو ڕۆژە جنسم بۆ هاتوو گەشتە سەر دوکان بەڵام وەزعیەتی بازار بە بۆنەی ئەم نەخۆشینەوە کەیسە هەیە باش نییە وەکو جاران نییە بە پای تەجروبەی خۆما کە تقریبان من 10 ساڵە هالمەناو ئەم بازارڕ هیچ ساڵی وەکو ئەمساڵ نەبووە وەزعیەتی بازار کە زۆر شپرزە خەڵک دەستەنگە بەرەو جەژنی ڕەمەزان دەڕۆین هاتوومە پازشتم پێویست بوو هاتوومە بیکڕم بەداخەوە ئەم ساڵ وەزعی بازار وەکو پارنیە پارەکە زۆر بازار قرە باڵغ بوو وەزعی خەڵک باشتر بوو تا ئەمساڵ ڕۆژ بە ڕۆژ وەزعی خەڵک خراپترە بێت